بۆ قسەکردنی زیاتر لەبارەی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانانی لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانیمان کردووە. بەڕێز موسا ئەحمەد بەخێر بن. زۆر سپاس. ئێستا بینیمان بەشی زۆر هاوکاری لەو شوێنەدا دانراوە، هاوکاریەکان وەکو پێخەف و سەرلەی خۆراکی و جلو بەرگەمانە دابش کراون یان چاوەڕێکن لیستێک بێتە بەردەستان و لەسەر ئەو لیستە دابشی بکەن. من پێشێکی بە فرسەتی دەزانم کە سەرخۆشی لە خانەوادەی قوربانیان بکەم و هیوای چاکبوونەوەی خێرا بۆ بریندارەکان بکەم و لە ناخی دڵەوە سپاسی دەستگا ئیداریەکان بکەم بۆ ئەو هەماهەنگی هەیە. من زۆر جار لە قسەکانمدا ئاماژەم بەوە داوە خۆزگەم دەخواست کە لە هەموو بابەتەکان خەڵکی کوردستانیان ئەوها هەماهەنگ و هاوبەشبانە لەگەڵ یەکتری. ئێمە لە کارەساتەکاندا هەرچەندە ئەمە لە ناو هەموو میلەتەکان هەیە، بەڵام بەڕاستی هاوکاری و لێک تێگەیشتن و پێکەوە کارکردن لە ئاستێکی زۆر زۆر باشدایە. ئێمە کە دەبینین دڵخۆش دەبین، دەوڵەمەند، فەقیر، کۆمپانیا، مؤسساتی خێری، دام و دەستگاکانی حکومی بۆ ئەو کارەساتە و بۆ کارەساتەکانی تریش کە ئێمە بینی ومانە هەمویان دەستیان لە ناو دەستی یەکترناوە. ئەیانەوێت مەینەتیەکان، ئەیانەوێت ئەو کارەساتەی کە کارەسات بارەکان تووشی بوونە خەمەکەی کەمتر بکەنەوە، ئەرکەکان ئاسانتر بکەنەوە. ئەمەش جێی دڵخۆشیەتی کە ئەتوانم بڵێم لە دروستبوونی ئەو ڕووداوە بە تایبەتیش لەو کاتەوەی کە جەنابی سەرۆک بارزانی ئێمە ڕاست پاردووە وەکو دەستگای خێرخوازی بارزانی کە هەموو تواناکانمان بخەینە کار لەوەی کە خزمەتی ئەو خەڵکە بکەین کە بەداخەوە لێ قەوماوە لەو کارەساتە لە ماڵ و حاڵی لە دەستداوە، ژیانی لە دەستداوە ئێمە ئەبینین بەدەیان کەسایەتی، بەدەیان منەظەمە لە ئاستی ناوخۆیی و لە ئاستی دەرەوەش پەیوەندیان بە ئێمەوە کردووە کە چۆن دەتوانین هاوبەش و هاوکاری ئێوە بین لە ئیشکردندا. ئێمە تەمەنا دەکەین کە کارەساتی لەو شێوەیە نەبێت، بەڵام هەمیشە ئاماژەمان بەوە داوە کە ئاخفتنێکی بارزانی نەمر هەیە کە فەرموویەتی شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت. ئێمە خزمەتکار ئاسا لە گەڵ تیمەکانی ئیدارە، دام و دەستگاکانی حکوومەت، خەڵک خۆی لە خزمەتیاندا دەبین و کۆتاییەکیشمان هەیە بەردەوام ئەوەمان دووبارە کردوتەوە کە لەگەڵیاندا دەبین تا پێویستیان بە ئێمە. ئێستا هاوکاریەکانتان دابش کردووە، پێشتریانم هاوکاریانە ماوە تا دابشیان بکەن لە بەتاکید ئێمە تەمەنا دەکەین کە ئەوڕۆ ئێستا لەو کاتەدا کۆمەلگای ئێمە تەبیعی ئێمە زۆربەی زۆری ئەو بابەتانەمان دیراسە کردووە، هیچ شتێکمان بەبێ دیراسە نەکردووە و خۆشمان ئەزمموی خۆمان ئێمە بۆ بیرمان لە خواردنی گەرم کردەوە لەو ئان و ساتەدا کە ئەبینین خواردنی گەرم باشترین شتەکە لەو خۆناغەدا دابش بکرێت بەسەر خەڵکدا، چون خەڵکەکە ئەگەر تو پاکێجی خۆراکی وشکیشی پێ بدەیت لە ماڵی توانای ئەوەی نییە کە دروستی بکەیت. بەڵام لە هەمان کاتدا هەمیشە شانازیمان بە کۆمەلگای خۆمان کردووە، کۆمەلگایەکی تێکهەڵە، کۆمەلگایەکە کە لەو ئان و ساتانەدا وەکو بیداتیش ئاماژەم پێدا هاوکار و هاوبەشی خەمی یەکترن لەگەڵ یەکتری بەشێکی زۆری ئەو خەڵکە چووتە ماڵی خزمان. بەڵام لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی ئەرکەکە لە ماڵی خزمانیش گران نەبێت، ئێمە ئەو پرۆسەیەمان دەست پێ کردووە دروستکردنی خواردنی گەرم و دابشکردنی بەسەر ئەو خەڵکەی کە پێویستی پێێت ڕوتان تێ بکەوە خۆراکی پێدەن. بەتاکید تانی گوێ نادەن ڕەنگە کەسی زیانی پێ نەگەشتێ، بەڵام پێ خۆش بێت نەخێر لە شوێنەکانشەمە خۆراکی لایەوە لە شوێنەکانی تریشدا ئەم پرۆسە هەیە، بەڵام خەڵکیش خۆی مراعاتی ئەوە دەکە خواڵ ناگرێت کە ئەوە بۆ خەڵکێکی لێ قەوماوە بۆیە هاوکارمانە نەک لەوەی کە ئەرکێکمان بخاتە سەر لەو ڕوەیەوە و ئەمە بە هەماهەنگیە لەگەڵ دام و دەستگا ئیداریەکان کەی دەست بە چ قۆناغێک دەکەین بەو شێوازە. بەڵام ئێستا لە پێشترین قۆناغ چییە؟ ئەوەی ئەمڕۆ کە ئیشی تێدا کریا لەوانەیە سبەینش هەتا نیوەڕۆەکەی ئیشی تێدا بکرێت، یەکەم پاکردنەوەی خانووەکان، دووەم دابینکردنی خواردنی گەرم بەسەر ئەو خەڵکەی کە زیانمەند بووە. ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت. ئێمە ئێستا ئامادەینە، بەڵام منەظەماتی تریش هەیە، حکوومەت خۆی جەنابی سەرۆکی حکوومەت ئەمری کردووە کە دام و دەستگا ئیداریەکان هەموو تواناکانی خۆیان بخەنە کار بە تایبەتی JCC کە من سوپاسیان دەکەم لەو ماوەیە لە هەموو شوێنێک JCC سلێمانی، JCC هەولێر، JCC بە شێوەیەکی گشتی وەزارەتی ناوخۆ ماندوون هەوڵ دەدەن کە ئەو هەماهەنگیە دروست بکەن لە ناوبینی ڕێکخراوەکان، لە ناوبینی لایەنەکاندا، لە ناوبینی خێرۆمەندان بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بتوانن
باشترین خزمەت پێشکەش بەو خەڵکە بکەن ئەمە قۆناغی دووەم دەبێتن لە مەرحەلەی ئێستا لایانی پەیوەندیدار لە چەمچەماڵ تا چەند هەماهەنگ و هاوکارتانن ئێمە وەکو ئاماژیان پێدا برادرانیش لەوێ هاوکار بوونە لەگەڵ ئێمە لە دابینکردنی شوێنەکە و خودی کەسایەتیەکانی ئەوێ خەڵکی ئەوێ مە سوپاسیان دەکەین بەڕاستی کە زۆر هاوکار بوونە جگەلەوەی کە شوێنیان بۆ دابینکردوونە ئامادەیان دەربڕیەوە وەکو تیمێکی خێرخوازی وەکو کەسێکی بەخشەر خۆبەخش بێت لەگەڵ تیمەکانی ئێمە ئیش بکە ئەسپاسیان دەکەین کە ئەو پەڕی هاوکاریان نواندووە و هەر ئەوەش چاوەڕێ دەکرێت لە ڕۆژێکی ئەوادا کە ئەو هاوبەشی و هاوخەمیە هەیە لە ناوبینی هەموماندا هەموو لایەک دەرگای دڵی خۆی بکاتەوە هاوبەشی بکات لەگەڵ یەکتری بۆی خەمەکانی ئەو خەڵکەکەم بکاتەوە ئەو پاکێجانی کە بڕیارە بەڕێ بکەوێت کەی بەڕێکەوێت لێرەکە یەگاتە چەمچەماڵی سەباسییان کرد بەڵام دڵیان نەبوو لە کاتی بەڕێشتنی ئێمە من ئاماژەم بە پێدا ئێمە ئەوە نییە کە لە چەند ترێلەیەک دە هاوکاریەکانی ئێمە خۆی ببێنێتەوە ئێمە بەردەوام بێگومان بەردەوامین تا ئەو خەڵکە لەگەڵ ئێمە پێویستی تاکەونەژیانی ئاسایی خۆ بەردەوامین ئێمە ڕۆژانەت ئەوە دەکەین بە پێی بەرنامەی ڕۆژ ئەوەی پەیوەستە حتا ئێمە بیرمان لەوەش کردوتەوە چکو دڵنیام حکوومەت ئەوەی کاری ئێمەیە کاری بەپەلەکەیە خێرا ئێمە بگەینە خەڵکەکە ئەوەی کە ئەمڕۆ بینیمان ئەوەی کە ئەوڕۆ تیمەکان کردیان سپاسیان دەکەم تەبیعی جێ خۆیەتی بەشێکی زۆری ئەو کارمەندانە ینی دڵنیاتان دەکەمەوە کەمتر لە 3 سەعات نووسونە لە هەموو 24 سەعاتی ڕابردوو لەوێ ئیشیان کردووە بە شێوازێکی پێشمەرگە ئاسا ئیشیان کردووە ئێمە شانازیان پێوە دەکەین و حتا ئەو بەخشەرانەی کە لەگەڵ ئێمەشدا بوونە بە هەمان شێوە ئیشیان کردووە ئێمە وەکو ئاماژەمان پێدا لەگەڵ منەزەماتی تر لەسەر خەتین بۆ ئەی قۆناغ بە قۆناغ بچینە پێش لە دابینکردنی پێداویستەکان بەڵام دابشکردنی کەلوپەلەکان ئێمە ئینتیزاری JCC دەکەین JCC سلێمانی کە ئاماژەیەک بدرێت بۆەوەی ئەو هاوکاریانە بە شێوەیەکی عەدالەت بەسەر شوێنەکاندا دابش بە پێی زیانەکان و هەروەها ئەو کەلوپەلانەی کە دێنیش عەدالەتی تێدا بێت کە بەسەر ئێستا بەشێک لە کەلوپەلەکانمان بینی پێداویستی گەورە و مناڵ و جلوبەرگی گەورە و مناڵی تێدا بوو دواتر چ کارێکەکەن لەسەر ئەوەی کەم پاکێجانە درێتە کەسێک ئەگەر مناڵی نییە پێداویستی مناڵی تێدا نەبێت ئەوەی بەرنامەی حکوومەتە لەوێ بە هاوبەشی لەگەڵ ئێمە ئەوان ئامارەکانیان دەست نیشان کردووە ئەوان داتا لای ئەوانە زەرمەندەکان کێنە لە کوێنە ئەوانە تۆماریان کردووە لای خۆیانەوە و ئێمە هاوبەشیشی دەکەن لەگەڵیان چکو لە شوێنەکانی تریشدا وایە ئەمە جارێ ئەوە تیمی گەیاندنی هاوکاری خێرایە تیمی داتامان هەیە دیسان ئیش دەکە لەسەر ئەوەیە حتا ئێمە هاوکارین لەگەڵ حکوومەت و بە تایبەتیش لەگەڵ JCC لە جۆری زیانەکە چ زیانێکی پێگەیشتووە ئەوەشمان کردووە لە شوێنەکانی تریش کردومانە تەجروبەیەکی زۆرمان هەیە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆی ئامارێکی دقیق لای حکوومەت هەبێت لای منەزەماتیش هەبێت کێ دەیەوێت لە چ بوارێکدا ئیش بکات و ئەو بوارانەی کە هەرشن بۆی هیچ لایەنێک لەبەر ئەوە نەبێت لە بەرچاو نەگیرێت هەموو لایەنەکان لە بەرچاو بگیرن حتا بواری تەندروستی پێویستە بەزەبەت بواری تەندروستیشەوە ئێمە لەسەریان ڕادەوەستین هەندێک بابەت هەیە چونکو لەو حاڵەتانەدا ئێمە دەیان دۆزینەوە لەوانە پێویستی بە چارەسەر هەبێت ئێمە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە دۆستیتان هەیە دۆستی ئێمە ئێستا نەڕۆیشتون بەڵام لە قۆناغی تردا لە هەموو بابەتەکان دەکۆڵینەوە ئەگەر پێویستی کە تەبیعی ئێمە دەبینین بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە بارودۆخەکە ئەوەندە قورس نییە بەڵێ بەڵێ بەداخەوە ئەو حاڵەتانەی مردنی تێدا بوو شتێکە بەڵام ئەوەی تر ماڵە من متەئەکیدم هەم حکوومەت هەم لایەنەکانی تر هەم ئێمەمانان ئەتوانین بە جۆرێک لە جۆران بۆیان قەرەبوو بکەینەوە خزمەتیان بکەین وەکو چۆن ماڵەکان پاکەنەوە هاوکاری خەڵکەکەکەن ئاواش هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتەکەنەوەی زیانیان بەرکەوتۆ لە پاکردنەوە لە هەر لایەکی تۆ پێویستی پێبێت یان ئەوە تەنها لەلایەنی ماڵەکانە کارەکەن پێویست بووە جادەشمان قاوەن کردوتەوە و حتا ئەوەشمان ئاماژە پێداوە بە سپاسەوە هەر لە دوێنێوە کۆمەڵێک لایەنی پەیوەنددار کۆمپانیا پەیوەندیان پێمای کردووە کە ئەگەر پێویست بە ئەجیزەی خاوێنکردنەوە بێت وەکو لۆ دەرو ڕێدەر و حەفارە و ئەوانە ئەوان ئامادەنە ئەو جیهازانەمان لە بەردەستدانێ و ئەوەشمان بینی بەڕاستی لە زلزالەکەی تورکیا کە زیاتر لە 150 مەکاین لەگەڵ تیمی ئێمە دابوون بە شێوەیەکی خۆبەخش ئیشیان لەگەڵ ئێمە کرد
سوپاس بۆ خوای گەورەکە دەستگای خێرخوازی بارزانانی ئەو مزداقیەتە ئەو سقەیەی دروست کردووە لە ناوبینی خەڵکی کوردستاندا کە بۆ حاڵەتی لەو شێوەیە هەموو چاوەکان لەسەر دەستگای خێرخوازی بارزانانی یان بڵێم زۆرترین چاوەکان لەسەر دەستگای خێرخوازی بارزانانی بن و زۆرترین پشگیریەکانیش بۆ دەستگای خێرخوازی بارزانانی بن کە من سوپاسیان دەتوانن لە یەک کاتە هاوکاری چەند شوێنێک بگەێنن خوا نەخواستە شوێنێکی دیکە ئەم شەو زیانی بەرەکەوێ بەڵام دوورە لێ ئێمە ئێستا زوومی ئێوە و بە شێوەیەکی گشتی لەسەر چەمچەماڵە ئەگەرنا لە ڕزگاریش ئیش کراوە لە شوێنەکانی تریش ئیش کراوە خوا نەخواستە گەر ڕوودا و ببانە ئیشەڵڵە تەمەنا دەکەین لە هیچ شوێنێکدا نەبێت بەڵام لە هەولێر لە ناوچەکانی تریش هەبوانە تیمەکانی ئێمە لە ئاستی ئۆفیسەکان ئامادەکاریەکانیان هەبوو بەڵام کە زەختێکی زۆر هاتووتە سەر چەمچەماڵ ئیمە تیمەکانی دهۆک و هەولێرمان بردووە لەوەی استیفادەیان لێ بکەین بە تایبەتیش کە لێرە دەبینین بارودۆخەکە ئاسانە ئەگەر نا ئێمە لە پاڵ ئەمەشدا خۆبەخششمان هەیە قۆناغی ئەمەشمایە کە لە حاڵەتی توانای ئێمە دەردەچێ ئێمە پەیوەندی بە خۆبەخشەکانەوە دەکەین کە لەو شوێنانە پەیوەندی بە تیمەکانی ئێمە بکەن بۆی تیمەکانی ئێمە بەهێزتر بن لە ڕووماڵکردنی ئەو کێشەیە کە لەو شوێنەدا دروست دەبێت لە کاتی دابینکردنی سەبەتی خۆراکی و ئەو خۆراکە گەرمەشی دابینیەکەن بۆ زیان لێکەوتوان تا چەند گرنگێدەن بە کواڵەتی و جۆری باشی خۆراکەکە ئەمەیان مهمترین شتە لای ئێمە هەمیشە لای ئێمە گرنگترین شت بووە سوپاس بۆ خوای گەورە و بە تەئکید خوای گەورەش پشتیوانی ئێمە هەیە لەو بابەتەدا یعنی لە هەموو بابەتەکانی خێرخوازیدا دڵنیامە بەڵام ئێمە لە 2014 هەروەکو زانیاریەک 9,900,000 وەجبەی خواردنمان لە دهۆک دابەش کرد بە تایبەتیش ئەو کارەساتەی کە دروست بوو لە هاتنی تیرۆریستانی داعش یەک حاڵەتی تەسەمممان نەبوو لە کاتێکدا مانگی هەشت بوو کە ڕووداوەکە دروست بوو لە لووتکەی گەرماکە بوو بەڵام یەک حاڵەتی تەسەمممان نەبوو لە هەموو ئەو ئیشەی کە ئێمە کرد 9,900,000 وەجبەی خواردنی گەرم کە دابەش کرا کوالیتی بنزەت ئێمە زۆر گرنگە حتا بەبیرم دێت تیمەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی زۆر تەرکیزیان لەسەر ئەوە کرد کە ئەم خۆراکە گەرمە زۆر تەئسیری هەیە لەسەر تەندروستی خەڵک تەندروستی خەڵک دەپارێزێت چکو نەفسی ئەو خۆراکەیە کە پێشتر لە ماڵەکانی خۆیان دەیان خوارد ئەمە دروست ناکە لە جەستەی ئینساندا کە هەست بە نامۆیەک بکە بۆیە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆیشە ئێمە تەئکیدمان لێ کردوتەوە پاک و خاوێنی کوالیتی بە نسبەت ئێمە ئەمانە پلەیەکن بۆیشە زۆر تەئکیدمان لەسەر کردوتەوە کە ئەو خۆراکێکە کە پێشکەش دەکرێتن ئەتوانم بڵێم لە خواردنگە هەر باشەکان هەر ئەمە پێشکەش دەکرێت ئەوەی کە تیمەکانی ئێمە بە شێوەیەکی مەدانی پێشکەشی دەکەن ئێوە تیمەکانی خۆتان خواردنەکەش ئامادەکەن یانەی دەنە چێشخانەکان بۆتان ئامادە بەڵێ بە تەئکید تیمەکان تیمی ئێمەن ئاماژەیان پێدا برادران جەنابشت بینیت کە باغەکان هەر لەوێەوە ئامادە دەکەن و ئەو ئەزمونەمان هەیە وەکو ئاماژەمان پێدا کە ئەزمونێکی درێژە لەگەڵ خواردنی گەرم چکوێمە ئەزانین خواردنی گەرم وەکو دەرمان وایە بۆ ئێستای ئەو کەسانەی کە تووش و کارەساتێک دەبن هەر کارەساتێک هەر کۆچێکی کە دروست دەبێت خواردن ئەساسی ترین شتەکە ئەتوو لە بەرچاوی بگری بە تایبەتیش خواردنێکی پاک خواردنێکی سەغڵام بە کوالیتیەکی باش بە تایبەتیش ئەو جۆرەیان کە پێشتر خەڵکەکە ئەوەی بەکارێنەوە ئەمانە بابەتی زۆر گرنگن لە ئیشکردندا کە ئێمە زۆر بە جددی لەسەری وەستاون و ئیشمان لەسەر بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانی سوپاس بۆ ئامادەبوون لە سۆدی کوردستان شا بەخێراتی